بەڵە خۆشەویستان یادی یوبیلی زیوینی کورسات ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی تر دەروون بەڕێوە دەچێت لەم ساڵدا چالاکیەکان تەنها لە ناو دەستگای میدیای کورساتان نیە بەڵکو چالاکیەکانی بردوتە ناو خەڵکەوە لە دەرەوەی کورسات لە هۆڵەکاندا چەندین کۆنسێرت چەندین چالاکی جیاواز لە شوێنە جیاوازەکانی شاری سلێمانیە بە تایبەتی ساز دەکات و بە بەشداری پێکردنی بەشێکی زۆر لە هونەرمەندان بە تایبەتیش هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان توانیویانە لە چالاکیەکاندا بەشدار ببن. بێگومان لە ڕۆژی یەکیەک و هەروەها دەستپێکی ساڵی نوێ و لەگەڵەوەشە یادی 25 ساڵی دامەزرانی دەستگای میدیای کورساتە کورساتەم ساڵ جیاواز با بانگێشکردنی بەشێکی زۆر لە هونەرمەندان و لە گروپە دیارەکان بە تایبەتیش گروپی کامگاران وارووا گروپی ڕاستەک و وارووا هونەرمەند عەدنان کەریم و بەشێک لە کەسایەتیە دیارەکان جگە لەم هونەرمەندانەش نزیکەی 100 هونەرمەند لە ڕۆژی یەکیەک بە بەردەوامی بەڕاستەوخۆ لەگەڵتانە بن و چەندین بەرهەمی تایبەتان لەو ڕۆژە تایبەتەیە پێشکەشەکەن. کەرنەڤاڵی یادی 25 ساڵەی دامەزراندنی کورسات و یۆبیلی زیوینی دەستگای میدیای کورسات. لەم کەرنەڤاڵەدا نەخمەی سازی کامکارەکان لەگەڵ دەنگە پڕ لە سۆزەکەی عەدنان کەریم. یادی 25 ساڵەی کورساتەوە لەگەڵ گروپی کامکاران هیوادارم جێگای ڕەزامەندی هەموو لایەن. بەشاوی تاریک نەمانمەی باران ئۆرکێسترای ماڵی میوزیک بە مایسترۆی میوزیسیانی بە ئەزمون مستەفا عەباس. ئۆرکسترای ماڵی موزیک پیرۆزبایی 25 ساڵی دامەزراندنی کەناڵی کورساتی عەزیز گەشتێکی تایبەت ئامادەمان کردووە بە موزیکی کوردیەوە. نارین فەکێ 25 ساڵیە ئەنا ناو کورسات پیرۆز دەکەم. بە بەشداری چەند هونەرمەندێکی لاو یادەکە دەڕازێننەوە. و 5 ساڵ داهێنان و نوێگەری. مكولي وإفاتة كولي مال الأميرة مال الأميرة كورسات مالي هەمووانە. بۆم ساڵیش جیاواز لە ساڵانی ڕابردوو کورسات هەمیشە هەوڵیاوە دەنگ و ڕەنگی کوردان بێت لە هەر شوێنێکی دنیا بن. بێگومان بۆم ساڵ پلانەکە جیاوازترا وەکو کە ئاماژەمان پێکرد بانگێشتی زیاتر لە 100 هونەرمەند سبەینێ لە سەرشاشەی کورسات و لە شوێنە جیاوازەکانی کوردستانە ئەیبینن لەگەڵەوەشا چەندین کۆنسێرت ئامادەکراوە کوردستان. بێگومان کۆنسێرتەکان جیاوازن جیاوازن بەڵێ بەشێکی زۆر و هەر لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد کە کورسات هەمیشە هەوڵی داوە کە هەر
چوار پارچەی کوردستان کۆ بکاتەوە و بتوانێت کار و بەرهەم و چالاکیەکانیان لە شاشە ڕەنگینەکەی کورتساتەوە پیشانی بینەرەکانی بدات. یەکێک لەو کۆنسێرتە تایبەتانەی کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر سازکرا ئەویش گروپی کامکارەکان بوو کە بە ئامادەبوونی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عەدنان کەریم کۆنسێرتێکی زۆر تایبەتیان لە تەلاری هونەر لە شاری سلێمانی پێشکەش کرد. لەگەڵیشیدا گروپی ڕستاک یەکێکن لە گروپە هەرە دیار و چالاکەکان کە خاوەنی چەندین بەرهەمی زۆر جوان و تایبەتن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەوانیش بەشدار بوون. لەگەڵیشیدا هونەرمەند نارین فەقێ کە بە تایبەتیش بۆ ئەم یادە هاتبووەوە و توانی بووی بگەڕێتەوە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی و لەگەڵ کارمەندان و لەگەڵ ستافی دەستگای میدیای کورتساتە توانی کۆنسێرتێکی زۆر تایبەتی و زۆر جوان دەرە بێگومان ئۆرکێسترای مستەفا عەبازی یەکێکی تر بوون لەو ئۆرکێسترانی کە با بڵێم کاریان بۆ یادی دامەزراندنی یاخود 25 ساڵی دامەزرانی دەستگای میدیای کورتسات کرد. ئەم تەواوی هونەرمەندانەی کە هاوکارم کورسان ئاماژەی پێکرد و لەگەڵ ئەو ئۆرکێسترایش کە من ئاماژەم پێکرد ئەمانە هەمووی سبەینێ لەسەر شاشەی کورتسات لە یادی 25 ساڵی دامەزراندنی دەستگای میدیای کورتساتە ئەبینن و لەگەڵەوەشە چالاکیەکان بەردەوام ببن. ڕاستە چەندین چالاکی ترمان هەیە اینجا پێکەوە بەشێک لە باکستەیجی ئەو کارانە لایەن هاوکارمان سۆنیا و ئامادەکراوە ئەیبینین و ئەگەڕێنەوە لاتان. شاني قلمانة وزات ويني شيمانة وزات شاني قلمانة وزات ويني شيمانة وزات 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 غنتر دبي وزات ئێمە وەکو ئامادەکاری پێشتر تقریبان توانیم بڵێم مانگ بۆ مانگمونیەک لەمە پێش ئێمە ئامادەکاریمان کردو بۆ یادی کورتسات یادی 25 ساڵەی کورتسات. کاکدێنین کۆزانین ئێستا لە سەرقاڵی ئامادەکارەکان بۆ یادە گەورەکەی دەستگای میدیای کورتسات ئامادەکارەکان چۆن بەڕێوە چێت چۆن ئەڕوانیتە ئەو دیکۆر و ئامادەکاریانی کە کراوە. وەڵا ئەم ساڵ ویستمان شتێکی کەمێ جیاواز بکەین. جیاوازیەکە لە چییە کە ویستومانە زۆرترین کەس بەشدار بێ لە یادەکە هەمووکو میوان هەمووکو ئەو هونەرمەندانە یا مۆسیقیەکان یان ئاکتەرەکان وەکو نامۆی هەمووی کەشف بکەم ئینشەڵا بەرنامەیەکی جوانە بێ بۆ بینەرانی خۆشەویست و بۆ جمهورە خۆشەویستەکان. سڵاو لێبێ لێرە دانیشتووی چاوەڕێی ئامادەکاریەکانی چۆن کارەکان بڕێوە. سەرەتا بەخێر بێن بە بۆنەی یادی 25 ساڵی دامەزانی کەناڵی کورتساتی عزیزەوە پیرۆزبایی لە خۆم و سەرجەم کارمەندان و سەرجەم خەڵکی کوردستانەکەم لە هەر شوێنێکی دنیا بن. من هەمیشە لە دڵی خۆمە و شایدی بوویم لەبەروی بارودۆخی وڵات هەرچەند بەرەو گۆڕان چوە بەرەو باشی خراپ کورتسات لە هەوڵی ئەوە بووە بەرنامەی چاکە. دوو دانە بەرهەم بەشداریم کردووە. هەستێکی گەلێک خۆشە ئەس لە کوردستانێمە لە باژاری سلێمانیە لە قەناڵەمە یا هێژا کورتسات.